حەیران جوگرافیای دەنگ و دیمەن لەوزادەرێمە حەیرانێ سوون دەچێت لە خۆم بە غەمسەکەی مار لە بەغدایە مار بێران هەمسارە عێدزمە بەدەستمە شارەکەی کام لە مووسێ. حەیران ئەو هونەرەی لە یەک کاتدا پێکەنین و گریان، ئەوین و ناپاکی، مەرگ و ژیان، دیوار و ڕێگا، گوند و مێرگ و قەتپاڵ و لێرەوار پێکەوە ئاوێتە یەک دەکات و بە وشەکانی دەنگ و بە دەنگەکانی وشەی نوێ دەئافرێنێ. جواني سينك صدى في ممك فنجاني تشاور الشبل وقيتاني داك حدودي هالبهوام شا سيواني بوان السريان بكم اقهل نلتقي بعاصماني بوان حرفاك مقردة لقرعاني بوان قل شيجان بكم قدر نرلي مال اللي خانداني خو من اقلم دنيا بجنيتي بلندو دوساوي دبلق لكم حلام لكم نانو آل إيراني لێکۆڵەران لە سەرزێدی حەیران ڕاجیاییان هەیە. بەشێک ناوچەکانی موکریان و ڕۆژهەڵاتی کوردستان بە زێدی یەکەمی حەیران دادەنێن. بەشێک ناوچەکانی دەشتی هەولێر و ناوچەی قەراج و کەندێناوە دەکەن بە دەستپێکی حەیران. لە پاڵەمانەیشدا شارەزایان و ئەوانەشی خۆیان لەو بوارەدا کار دەکەن، ناوچەی بتوێن و پشدەر دەستنیشان دەکەن. بەڵام بەشێکی زۆریان ئەوە پەسەند دەکەن بۆ یەکلابوونەوەی ئەم جۆرە لە هونەر پێویستە لە حەیران ڕابمێنین. زۆربەی ئەو ناوچانەی لە دەستپێکی حەیراندا دووبارە بوونەوە پێکدێن لە دەشتی کاو لە قەلاجێ، کەڵکی حسێنی ئاغای، زۆرگەزراوی، قەڵاتی پیرە هەولێرێ، چیای سەفینی، پردی ڕەواندوز، جۆگەی مەخموری. ئەم ناوانن ئەمە بەدەر لەوەی سەلمێنەری ژیانی کۆچەریانەی کورد بووە و ئەو ناوانەی لە کاتی گەرمێن و کوێستان هاتوونەتە سەر ڕێگەیان بوونەتە بەشێک لە حەیرانەکە. ڕەوی کۆچەرەکان لە دوو قۆڵەوە لە دەشتی قەراج و کەندێناوە دەستی پێکردووە. یەکەم لە قەراج و کەندێناوە بۆ سەفین و ڕەواندز و لەوێشەوە بۆ ئەو دی و سنوور تا موکریان. دووەم لە قەراج و کەندێناوە بەرەو کۆیە و ناوچەی بتوێن و پشدەر تا دەگاتە ئەو دی و لا موکریان. بەڵام زۆر دووبارەبوونەوەی ناوچەکانی یەکەم بەهێزی ڕای یەکەم لە ڕەوی کۆچەرەکان بەهێزتر نیشان دەدات. شارەزایان پۆلێنکاری دەکەن و حەیراندا بەشی دوو جۆر دەکەن. یەکەم سەرچیایی، ئەو جۆرە وتنی حەیرانە لە ناوچە بڵندەکان بۆ گەیشتنی دەنگ بەوانەی دوور وەستاون، ناوەکەی لە شێوازی وتنەوە سەرچاوی گرتووە. دووەم مەجلیس، ئەو جۆرە لە حەیران لە کۆڕ و کۆبوونەوە و دانیشتنەکان لە بن خێمە و ڕەشماڵ یان دیوەخانەکان بووە و بە دەنگێکی نزمتر وتراوە. پسۆر دکتۆر معرف خەزنەدار ڕای وایە وشەی حەیران بۆ ئەو بابەتە شیعریە بەکاردێنرێت کە بە شێوەی سۆرانی دەوترێت لە ناوچەکانی هەولێر، کۆیا، ڕەواندوز، سنا، مەهابات و بە تایبەت لە ناوخێڵەکاندا باوە. بەڵام بەشێکی تر دەڵێن حەیران پەخشانە شیعرە. حەیران پەیوەندیەکی قۆڵی لەگەڵ لادێ و ژیانی کۆچەریدا هەیە، کەمتر بە ژیانی شار تەبایە. تەنانەت بەشێکی زۆری گۆرانی بێژان لە شارەکاندا کەمتر ئاور لە حەیران دەدەنەوە لە کاتێکدا مێژووی ئەو هونەران نزیکەی 300 ساڵ دەبێت. لەناو حەیران بێژان تەنها پیاوان نین، بەڵکو بەشێکی زۆری ژنانیش لەو بوارەدا جێدەستیان دیارە و تەنانەت ئەو شێوازی لاوانەوەیی ئێستا لە پرسەکاندا هەیە بە دەستپێکی هاتنەناوەوەی ژنان دادەنرێت بۆ ناو ئەو هونەرە. ئەوە گەلی دە دۆستان گەلی دەبرایان هەی گەلی دەبرادران هەرامەتی لەگەڵ یەک زەمان ئەوە سەر کوڵمەی دەوێت کە لە مەحموم بێ بە من بمێنی بە سوورە گوڵەکەی دەوەڵ بەهارێ ئەگەر بە حکمی تەزە و بارانێ دەنجە دەدادەگرن لەو بەرەبەری دەکاو لە سمایێ